بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم من لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە پاڵنەر و دەرەنجامەکانی ڕقلێبوونەوە دەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێک لە ناو کۆڕی هاوڵانیدا دانیشت بوو. لەو کاتەدا پیاوێکی شڕۆڵەی پێخاوسی هەژار بە بەردەمیاندا تێپەڕ بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەو پیاوە ئەهلی بەهەشتە. یەکێک لە ئامادەبوانی کۆڕی دانیشتنەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ وام بە باشزانی شوێنی ئەو پیاوە بکەوم کە پێغەمبەری خوا لەبارەیەوە دەفەرمێ ئەوە ئەهلی بەهەشتە و بزانم چه هۆکار و کارێک وای کردووە کە ببێتە ئەهلی بەهەشت. چوم لەگەڵیدا و داوام لێ کرد کە چەند ڕۆژێک لای بم و لای بمێنمەوە ببمە میوانی. ئەویش ڕێی پێدام و 3 دانە ڕۆژ و شەو بە یەکەوە بووین لە خواردن و خەوتن و عیبادەت و کار و کەسابەتی ڕۆژانەیدا. بەڵام هیچ شتێکم لەو مرۆڤە نەبینی کەوا جیای بکاتەوە لە من و باقی خەڵکی دیکە و بەو هۆکارە یا بەو عیبادەت و شەو نوێژ و خێر و سەدەقەیەی ببێتە ئەهلی بەهەشت. لە 3ەم ڕۆژی مانەوەکەمدا لێم پرسی تووبی خوددا چ شتێکت هەیە کەوای لێ کردووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبارەتەوە بفەرمێت ئەو مرۆڤە ئەهلی بەهەشتە. ئەویش گوتی وەڵڵی هیچ شتێکی وا شک نابم تەنها ئەوە نەبێ کە هیچ شەوێک سرم نەخستۆتە سەرسەرینی خەو ئیلا هیچ ڕق و بوغزێکم بەرامبەر بە هیچ موسڵمانێ لە دڵدا نەبووە. دەگەڕنەوە لە جەنگێکدا ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کابرای بەرامبەری کە یەکێکە لە کافرەکان ژێر دەخات و دەیەوێت لەو کاتەدا بیکوژێ. لەو کاتەدا ئەو مرۆڤە کافرە تفێک دەکاتە نێوچەوانی ئیمامی عەلی و ئیمامی عەلیش شمشێرەکەی دەخاتەوە کالانەکەی و دەگەڕێتەوە و نایکوژێ. کابرا زۆر بەلایەوە سەیرە و پێی دەڵێ بۆچی نەتکوشتم لە کاتێکدا زاڵ بووی بەسەرمدا. ئیمامی عەلیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێی دەڵێ لەو کاتەدا کە شمشێرم بەرز کردبوویەوە ڕەزامەندی و بەرزکردنەوەی وشەی خوا پاڵنەر بوو بۆ ئەوەی کە بتکوژم. بەڵام کاتێک کە تفێکت کردە ڕوخسارم ئیدی ئەو کاتە دڵنیا بووم کە غەرەز و ڕقێکی شەخسی زاڵ دەبێ بەسەر کوشتنەکەمدا و ئەو کاتە کوشتنەکە نیەتێکی غەیری خوای تێدا دەبێ. ڕق و ڕقلێبوونەوە یەکێکە لە دیاردە دەرونیەکانی مرۆڤ و بەهۆیەوە مرۆڤ تووشی شڵەژانێکی دەرونی دەبێت و ڕنگدانەوە و کاریگەری لەسەر جەستەشی جێدەهێڵێت و زۆر جار بڕیاری پێشوەخت و نادروست و هەڵەش دەدات. لەم بەرنامەیەدا باز لە هۆکار و پاڵنەرەکانی دروستبوونی ڕق و جۆرەکانی و چارەسەری دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا بانخوازی ئیسلامی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری پایتەختەوە میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێ. مامۆستاگیان سڵاوی خوای گەورەتان لێبێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئەمڕۆی باس و خواز. سڵاوی خوا لە جەنابیشتان کاک مامۆستا ڕیاض دەست خۆش بێ و خوای گەورە پادارت کا و لە خزمەتتان انشاءالله. زۆر سپاس مامۆستاگیان سەرتا پێم خۆشە بە پێناسەیەک باز لە ڕق بکەین. ڕق چییە و لە سەرچاوە شەریعەکاندا چۆن پێناسەی بۆ کراوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا وك جنابت أماجد بوكر الرق بابلين أجر بيخين بابلين زباني عربي دشته بو حقد يعني غل يعني كراهية. هذه شيء لو أنا نتيجة لو أنا إلا كردكي الرق ما عندس كبت كبريتيا لحالتك ناساي دربريني حالته موقفك ناساي دروني لبرانبر کەسێک یان لەبەرامبەر شتێکی وا کە دێتە بەرچاو بەردیدەی ئینسان یان جۆبیستی دەبێت. ئیتر حاڵەتێکی نائاساییە ناتەبیعیە و لە دەرەنجامی کۆمەڵی هۆکاری تریش طبعاً ئەو شتە دروستە بێت لە ناخی ئینسان و لە نەتیجەش کە حاڵەتێکی نادەرونیە ژیانێکی با بڵێن حاڵەتێکی نائاسایی دەرونیە ژیانێکی نائاساییش بۆ ئینسان دەستەبەر دەکا و ئەو ئینسانی کە حاقیدە و لە ناخیدا ڕق و خینە هەڵەگرێت بێگومان ژیانێکی نائاساییش بەسەر دەبا و لە نەتیجە هەڵسوکەوتەکانی بە شێوازێکە جێ تێڕامانە
و بەتەکید شیرینی ژیان لەدەست دەدات. زۆر باشە مامۆستا لە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری سەروەردا صلی الله عليه وسلم چۆن باز لەم دیاردەیە کراوە؟ ئایا بەباری ئیجابیا باسی لێوە کراوە یان شتێکی قێزەون و بێزراوە؟ بێگومان یعنی شتێکی قێزەون و بێزراوە لەبەرەوەکە شتێکە لەگەڵ فطرەتی ئینسان لەگەڵ سروشتی پاکی ئینسان ناگونجێ و وەک باسم کرد دژە لەگەڵ با بڵێن ژیانێک کە ئینسان چێژی لێوەرگرێ تێیدا سەربەرزانە و کەرامەتمەندانە خۆی و خەڵکی تر بژیت بۆیە کە هەر شتێک زیان بە دەرونی ئینسان بگەێنێ زیان بە ژیانی خۆی ژیانە و ئینسانە و ژیانی بەرامبەر بگەێنێ ئیسلام لە دژی وەستاوە و تاکەکانی ژوا پەروەردە دەکات کە لەم سیفاتە دوورکەونەوە جا دەرونی بن یاخود غەیری دەرونی بن. ئەو سیفەتێکی ئێمە باسیکەین کە دەرونیە بێگومان ئیسلام دژی وەستاوە و هەمیشە پەروەردەی کۆمەڵی خەڵکی کردووە کە مسلمان و پابند بە ئیسلامن لەوەدا کە ئەو سیفەتیان نەبێت. پێغەمبەرمان صلی الله عليه و آله وصحبه وسلم کە هەمیشە لە وحیەوە ئامۆژگاری خەڵکی کردووە و خەڵکی ئاراستە کردووە لە یەکێک لە حەدیثەکانە فەرموویەتی لا تحاسدوا ولا تباغضوا ولا تجسسوا ولا تحسسوا ولا تناجشوا تا کۆتای حەدیثەکە. لەم حەدیثە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ بە هەمومان بە با بڵێن پیاوان بە ئافرەتان بە هەموو چین و توێژێک بەبێت جیاوازی ئەفەرمێ لە نێوان خۆتانە حەسادەت و ئێرەیی نەبێت ئێرەی بە یەکتری مەبەن و ڕقتان لە یەکتری نەبێتەوە. بغض کە ئەویش بەشێکە دیسان هەر وشەیەکە مانای ڕق و خینە دەبەخشێت ئەوە لە نێوانتان نەبێت چونکە ئەگەر ڕق و چی نەبوو ئەو برایەتیە دینیە ئەو برایەتیە ئیمانیە نامێنێت کە خوای پەروەردگار هەمومانی کردووە بە خوشک و برای یەکتری ئینەمە المؤمنون ئیخوا. ئەم ڕق و قینە ئەو برایەتیە ئیمانیە لەدەست دەدا و لە ناوی دەبا بۆیە دژایەتی کردووە بە پێچەوانەیشەوە با بڵێن هەڵنانی ئینسان یاخود هاندانی ئینسان تەشجیعکردنی ئینسان و دەفعکردنی بە ئاراستی ئەوە کە ڕقی لە بەرامبەر بێتەوە خوای پەروەردگار وامان بۆ باسەکە بۆ وەسفەکە کە ئەمە کاری شەیطانە کەواتە ئەگەر کارێکی شەیطانی بێ ئینسان ئیماندار دەبێت لێ دوورکەوێتەوە. خوای پەروەردگار فەرمێ ئینەما یورید الشەیطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون. لێرە باسی ئەومان بۆکە خوای پەروەردگار کە بەڕاستی ئەوە شەیطانە وێ عداوەت و دژمنایەتی و ڕق و خینە لە نێوانتانە دروست کات. طبعا چۆن دروستی دەکا بە کۆمەڵێک هۆکار بە کۆمەڵێک وەسیلە و ڕێگە لەوانە با بڵێن بە ئەنجامدان لەوەی کە خەڵک قمار ئەنجامدا و یاخود با بڵێن مەشروبات ئەوەی کە خەڵک مەست و بێهۆشەکە ئەوانە بخۆنەوە لەوەدا تووشی ڕق و قینە و عداوەت و بەغضایان دەکا و نەتیجەوەشان لێ دەکا ڕێگریان لێ دەکات لە یادی خوای پەروەردگار و لە نوێژکردنیش. زۆر باشە بۆی ئەمە کاری شەیطانە. خوای پەروەردگار وا بۆی وەسف کردوین کە حقد و ڕق و قینە بێگومان کاری شەیطانە و ئینسانی ئیماندار لێ دوورەکەوێتەوە. زۆر باشە پەیوەندی بە چیەوە هەیە ڕق کاتێکە دروزە بێ مرۆڤێک ڕقێ لە دڵ و دەرونیا دروزە بێ پەیوەندی بە چیەوە هەیە و چی چ شتێ وای لێ کردووە کە ئەم ڕقە دروست ببێ؟ هۆکاری ڕق طبعا کۆمەڵی هۆکار هەن. ئینسان ڕەنگە لاواز بێت و بەتایبەت ئەگەر مرۆڤ لە خۆی بێ ئاگا بوو مسەیتر نەبوو بەسەر خۆیە یان محاسبەکردن و بەدواداچوونی نەبوو بۆ ئەعمالی قەلبی و بۆ ئەعمالی جەسەدی قسەکانی کردارەکانی هەڵوێستەکانی تۆڕەبوونی ڕازیبوونی مامەڵەکردنی عیلاقات و پەیوەندیەکانی کە لەوانە بێ ئاگا دەبێ زۆر جار دەرون ئینسان لاواز دەبێت و شەیطان زۆر بە ئاسانی ئەتوانێت ئیستیغلالی بکە و فورجەیەک و کەلێنێک با بڵێن بدۆزێتەوە تەحەکوم بە دەرون و ناخی ئینسان بکات و ئەوەی شتێدا بڕوێنێت بیچێنێت کە خۆی پێخۆشە و لە زیان و زەرەری ئینسانەکە خۆی تەواو دەبێت. هۆکارەکانی با بڵێن دروستبوونی ڕق طبعا کۆمەڵێک هۆکارمان هەن کە زەنان باسییان کردووە
بەڵام لەسەروی هەموو شتێکیان وەکو باسم کرد بێ ئاگابوونی ئینسانە لە خودی خۆی و لە دەرونی خۆی نفسی خۆی کە نفسی ئینسان هەمیشە پێویستی بەوەی ئینسان لێ ئاگادار بێت پێویستی بە پاکردنەوە هەیە پێویستی بە پەروەردەکردن هەیە ونفسي وما سواها قد أفلح من زكاها وقد خاب من دسها نفسي إنسان حزي لكم والشتا يعني رقي لصفات باشو كردار باشا كان بلام لهمان كاش حزي لكم الله اشتكى بابلين خرابا يش لو أنا حقد ورقينا بو إنسان دبت دائما لقل نفسي خوي لقل دروني خوي بابلين هول بدا كوشش بك مجاهدة بك دروني خوي باك كاتوا باكي كاتوا لو شتاني كلا خوي دور خنوا ولو شتانيش ك دژن لەگەڵ خۆشەویستی دەبێت ئینسان بەردەوام خەریکی مجاهدە بێت لەگەڵ نفسی خۆی لە هۆکارە زاقەکانی کەوا دەکات ئینسان ڕقی ببێتەوە لە بەرامبەر و دەوروبەری یەکێ لەوانە میڕا و با بڵێن هەمیشە مجادلەکردن و دەمەقاڵێ و مشتومڕی نێوان کەسەکانە جا لەسەر ئاستی خێزانێک بێ لەسەر ئاستی با بڵێن دەرەوە کۆمەلگا ئەحزاب هەر شتێک بێت ئەو مشتومڕ و دەمەقاڵێ و میڕاە بێگومان نەتیجەی حقد لە ناخی ئینسان بەدی دەکرێت یعنی ئینسان ڕقی لە کەسێک دەبێتەوە کە تووشی مناقەشە بوو بۆیە مناقەشە هەمیشە مشتومڕ و هەتا گەیشتۆتە حاڵتە وەکو ئەوەی دەڵێن چەلەحانێ و کات بەسەر بردنێک بەس لە پێنا ئەوەی کە بەرامبەرەکەی سووککە ڕەزیلیکە دەمکوتیکە و بە خەڵک بڵێ من بەرامبەرەکە مەسەڵەن بێدەنگ و بێوەڵام کرد ئەمە نەتیجەیەکی بێگومان سەلبی هەیە ئینسان کە من هەستم کرد پەیامێکم پێ و بەرامبەرەکە هەڵە تێگەیشتووە و کە بمەوێ با بڵێن بیخەمەوە سەر ڕێگا و حقیقەتەکەی پێ بڵێمەوە پێویست بە میڕا و مجادلە و شتی لەم زۆرە ناکە ئەگەر تووشی مجادلە و مناقەشەش بوو ئینسان دەبێت ئیلا باللەتی ئەحسان مجادلە بکە بۆیە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوە کە مەسەڵەن مجادلە مشتومڕ بێبەرەکەتە پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وسەلام من زەمانەتی من گرنتی خانوویەک کۆشکێک دەکەم لە نێو بەهەشت بۆ کەسێک لمن ترك المراء ولو كان محقا کەسێک واز لە مشتومڕ و مناقەشە بێنێ با ڕاستیش بێت با حەقیش بێت مناقەشە ناکە پەیامی خۆی دەگەێنێ بەڵام پێویست بۆ ناکە مناقەشە بکە بەتایبەت ئێستا کە تەماشاکەن لە با بڵێن سەرەمی خۆمانە لە ڕۆژگاری ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سوشیال میدیا مثلا یعنی تر بە جۆرێک با بڵێن مناقەشە و شەتم و تەشهیر و ناوزڕاندون و جنێودان و ئەمانە هەیە کە ئینسان لێ دوورکەوێتەوە چونکە بە تەئکید ئینسانی وا هەیە زۆر ڕێزی دەگری زۆر بەلاتەوە خۆشەویستە بەڵام کە دووچاری مناقەشە و گفتوگۆ و چەلحانێ بووی لە نەتیجە هەست دەکەی کە ڕقت لێتی و ئەو ڕێز و حرمەتەی پێشانی نامێنێ لە بەرچاوت بە تەئکید ئەویش لە لای خۆی هەر بەو جۆرەیە بۆیە یەکەم حاڵەت ئەمە یەکەم خاڵە پاشان خصومەت و عەداوەت یعنی دەکرێت ئینسان ئێمە لە سەرزەوی دەژین ئەم سەرزەویەش منافەسەی تێدایە ماندووبوونی تێدایە پێشبڕکێی تێدایە هەوڵی تێدایە هەر کەسە لای خۆیەوە بۆ کارێک بۆ مەبەستێک بۆ ئیشێک لە معاملات لە خوێندن لە هەموو شتێک وایە ئیتر خصومەتی تایە ئینسان ئاگای لێبێ کە بەریەک کەوت لەگەڵ کەسێک تووشی ئەوە بوو کە با بڵێن دڵیان لێک هێشا یان هەست بەوە کرد کە بەرامبەرەکەت حەقی خواردووی مافی زەوت کردووی نەحەقیقی بەرامبەر کردووی ئەو خصومەت و ئەو هەستکردنە ئینسان نەبا بەرەو حقد و ڕقوقینە چونکە بە تەئکید ئینسان ئیماندار خۆی دەگرێ بەڵام منافقن و ئیذا خاصەمە فەجەر ئەو منافقینن ئەگەر تووشی خصومەت بوو تووشی دژایەتی بوو سنوور دەبەزێنێ ئێمە وەکو ئیماندار ئێمەش ئینسانین تووشی دژایەتیش دەین تووشی خصومەتیش دەین تووشی دەماقاڵەش دەین بەڵام ئاگامان دەبێت لە دەرونی خۆمان بێ بەسەریدا زاڵ بین نەک تووشی با بڵێن ڕقوقی نەمان بکات چونکە هەمیشە خصومەت ئینسان پەرکێش دەکا بۆ ئەوە کە تووڕە ببێ و تووڕەیش بێگومان چرای عەقڵ دادەمرکێنێت یان خامۆشی دەکا یان کزی دەکا ئەگەر بە تاواژ نێکوژێنێتەوە نەتیجە ئینسان حەقت لە دەرونیا دروستە بێ پاشان حەسادەتیش تەئسیری و کارگەری زۆری هەیە هەندێک کەس هەیە ڕقی لە کەسێکە نەک لەبەرەوە کە مافی خوارد بێ نەک لەبەرەوە دژایەتی کرد بێ بەس لەبەر ئەوە کە خاوەنی نیعمەتێکە ئەو کەسەیشی بەرامبەر دەرونێکی لاوازی هەیە حەسادەت و ئێرەیی وای لێ دەکا ڕقی لەو کەسە بێتەوە بۆ نمونە کەسێکە من سەیرەکەم کەسێک با بڵێن لەو خەڵکە پایدارە خەڵک ڕێزی دەگرێ گوێ لێ دەگرێ لە ناخمدا حەسادەتێک وام لێ دەکا کە ڕقم لێ بێتەوە حەزم لێتی هەندێک عیبی باسکەم حەزم لێتی چاکانی با بڵێن بزرکەم ئەگەڕێم بە دوای قسەکانی بزانم چ قسەیەکی هەیە غەڵەت بوو بۆی زەقی کەمەوە
گەورەی کەم خەڵک یعنی لە بەرچاوی خەڵکە ناشرینی بکەم ئەمە چی ئەمە حەسادەتە هیچ خراپەی منیشی لەوانەیە نەبێ بەس ڕەنگە لە شتێک لە من لە سەرەوەتر بێ لە پێشتر بێ ئیتر ئەوەیان کە لە ڕووی مادیەوەیە ئەمەیان لە ڕووی معنەویەوەیە ئەمەیان لە ڕووی علمەوەیە ئەمەیان لە ڕووی جوانی و جەماڵیەوە ئیلە ئاخیری ئەم حەسادەتەش بێگومان خاڵێکی زۆر با بڵێن کاریگەرە لە دروستکردنی حەسادەت هەندێک جاریش میزاح و با بڵێن گاڵتەکردن و ئەوەی کە پێ دەڵێن سوحبەتکردن زۆر جار با بڵێن ڕق و قینە دروستەکە ئینسان دەبێت کاتێک طبعاً ژیان هەروە بووە سوحبەت هەبووە قسەی خۆش هەبووە گاڵتەکردن بووە بەڵام دەبێت سنووری بۆ دام بدرێ هەر کاتێک سوحبەتکردنێک گاڵتەکردنێک لە سنوور دەرچوو و عکسی بەرامبەرەکەی وەرگر ئینعیکاس بوو بۆ عکسەکەی بڵێن بە پێچەوانەوە ئەو کاتە دەبێت ئینسان لێ دوورکەوێتەوە چونکە وشەی سوحبەت هەر بۆ خۆی صاد و حا سوحبەت یعنی قسەیەک بکەی کە ڕەفاقەت و دۆستایەتی زیاتر بکە کە با بڵێن ڕەفاقەت دۆستایەتی خۆشەویستی زیاد نەکرد ئەوە نابێ بە گاڵتەکردن و نابێ بە سوحبەتکردن دەبێت ئینسان دەستی لێ هەڵگرێ پێغەمبەریشمان عەلەیهی سەڵات وەسەلام سوحبەتی کردووە میزاحی کردووە گاڵتەی کردووە بەڵام گاڵتەیەک ناکە ناحەقی بێ یان درۆ بێ یان بەرامبەرەکە بێڕێزکە یاخود سنوور بێگومان ببەزێنێت وە خاڵێک تریش قسە جێڕانەوە زۆر جاری وهەیە ئینسان کەسێکی خۆش دەوێت و ڕێزی لێ دەگرێت بەڵام کە کەسێک دێت با بڵێن باسی ئەو کەسە لە لای من دەکا قسەیەکی ئەوم بۆ دەهێنێت ڕەنگە هەڵوێستم بگۆڕێ دڵم لە ئاسیدا جۆرێکتر دەبێت بۆیە لەوە ئینسان دەبێت زۆر ئاگای لێبێت هەمیش ئەو کەسەش کە قسە دێنێ بۆ مسلمانان هەر خوای پەروەردگار لە قورئانە بە فاسق ناوی بردووە ئین جاءکم فاسق بنبأ هەر کەسێک بێ فاسق مادام قسە دەهێنێ و دەبا زۆر باش قسەی کەسێک مسلمانانێک دەهێنێ بۆ لای تۆ بۆی ئەو مسلمانە لە بەرچاوکەوێ دەبێت ئینسان ئاگای لێبێت زۆر باش مامۆستا جۆرەکانی ڕق کامانن ئایا ڕق بوو لێبوونەوە و ڕق دەربڕین بەرامبەر بە خەڵک تەنها جۆرێکی هەیە چەند جۆرێکی جیاوازن بەڵێ طبعا ئێمە ئەوەی کە مەزمومە و ئەوەی کە ئیسلام ڕێی پێگرتووی لەوە کە ڕق لە ناخماندا هەبێ ئەوەیە ئێمە نابێ ڕقمان بەرامبەر بە هیچ کەسێک بێت مادام کەسێکی خراپەکار نەبێ مادام زیان و زەرەری بۆ دینمان بۆ ژینمان بۆ کەرامەتمان بۆ ماڵمان بۆ با بڵێن عێرز و ناموسمان زیانی بۆ ئێمە نیە نابێ ڕقمان لێ ببێتەوە لە بەرامبەریشدا دەبێت ڕقمان لە هەموو کەسێک ببێتەوە لەوانەیە کە زیان مندن یاخود زیان بەخشن زەرەر بەخشن ئەیانەوێت زیان لە ژیانت بدە لە دینت بدە لە کەرامەتت بدە ئەخلاقی مەسەن تاکیان خێزانیان کۆمەلگا بڕمێنێ ئەم جۆرە کەسانە هی ئەوە نین خۆشەویستی ئینسان خۆشەویستی بەرامبەری هەبێ بەڵکو ئەوەن جۆرە کەسانە هی ئەوەن ڕقت لیان بێتەوە لە خۆیان لە کردارەکانیان لە خۆیان تاک ئەو کاتە کە خاوەنی ئەو صفاتەیە نەک تا هەتایی هەر کاتێ دەستی لەم صفەتە هەڵگرت لەم خراپەکاری هەڵگرت نابێ ڕقت لێ بێتەوە ئیجنا فعلا بغضەکەیە من أحب لله وأبغض لله هەر کەسێک لەبەر خاتری خوا جل شأنه کەسێکی خۆش بێت و لەبەر خاتری خواش جل شأنه ڕقی لە کەسێک بێتەوە کەواتە ئینسان ڕقی لە هەندێک کەس هەیە شایستەی و ڕقت لێ بێتەوە بۆ چونکە ئەم جۆرە کەسە هەمیشە دەرگای فتنە دەکاتەوە هەمیشە دەرگای خۆشەویستی دادەخا ئەوێ کارێک بکە لە نێو کۆمەلگا لە نێو خێزانەکان لەسەر ئاسی تاک و جەمعیە کارێک بکە کە فتنە دروستەکە خەڵک دوور خاتەوە لە دینەکەی ژیانی خەڵک تێک بدا خەڵک دوور بێ لە با بڵێن مەترسی ئەخاتە سەر کەرامەتیان سەر ژیانیان سەر ئازادیان سەر هەستیان سەر شعوریان ئەم جۆرە کەسانە هی ئەوە نین خۆشت بوێ بە پێچەوانەوە خوای پەروەردگار باسی ئەم جۆرە کەسانە کردووە لە فەرمێ ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام وإذا سعى تولى في الأرض ليفسد فيها وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل والله لا يحب الفساد هەندێک کەس هەیە کە گوێی لێ دەگری سەرسامی بە قسەکانی ئەوەندە شیرینە ئەوەندە یعنی بە جوانی دەری دەبڕێ ئەمە قسەی نایاب و قسەی ڕێک و پێکە کە سەرسام دەی پێوە بەڵام کاتێک کە پشتت تێدەکە هەموو هەوڵ و کۆشیشی بۆ ئەوەیە کە فەساد و خراپە و تاوان بڵاو کاتەوە لە ناخیشدا ئەلد الخصامە
لە هەموو کەسێ زیاتر دژایەتی هەیە ڕقیقینە هەیە ئەم جۆرە کەسە هی ئەوە نییە کە خۆشت بێ کەسێک کە دژی بەدینت بێ بۆ دەبێ خۆشەویستی هەبێ لەگەڵی کەسێک دژ بە ئەخلاقی ئینسان بێ بۆ دەبێ ئینسان خۆشەویستی لەگەڵی هەبێ کەسێک دژ بە بابڵین کەرامەتی ئینسان بێ ئینسان یعنی کەرامەت ئینسان یعنی شعور هەست ئازادی ئەو کە ئینسان دژی کەسێک هەبوو دژی بەمانە بوو کەواتە نابێ ئینسان خۆشی وێ بەڵکو دەبێ ڕقێکی مەشروع و ڕقێکی بابڵێن سێتەرە بەسەرکراودا لەگەڵ ئەو کەسە پەیڕۆ بکرێت بەو معنایانە کە ڕقی هەبێ ئینسان ئیتر بەرامبەری فتنەیە دروستکە ئاشوب دروستکە تەڕۆژ ئیشێک پێکەوە بسووتێنە نا بەڵام تەوەلەی نەکە و پشتیوانی نەکە و سۆز و خۆشەویستی بۆ دەرنەبڕێ کاتێک کە پێویستی پێێتی بۆ ئەو کارە خراپانە پشتیوانی نەبێ هاوکاری نەبێ دەستخۆشی لێ نەکە وإلى آخره أم جورا بيقومان بغضو الرقة لكسانك آلاي الرقو قينان بلين كردوا والرقو قينا بلاو كانوا شتيكي مشروعة نكشتيكي ممنوع بيت زۆر باش مامۆستا جیاوازی نێوان لە کوردەواریشە دەستەواژەیەکی پێی دەگوتێ ڕق و کینە زۆر جار ئێمە کە ڕقمان لە مرۆڤێکە لەبەر کردەوەکەیەتی بەڵام کینە هیچ ڕقێک نییە هیچ شتێک نییە کە لە بەرامبەرەکە تێیدا مەوجود بێت تایمە ڕقمان لێ بێ هیچ زەرێکی دێنە داوین هیچ سوکایەتێکی پێ نەکەین بەڵام هەر لە ناخەوە شتێکمان بۆ دروست دەبێت بەرامبەری کە من پێی دەگوترێت کینە جیاوازی نێوان ئەم دوو شتە چییە و پەیوەندی بە چیەوە هەیە ئەم دوانە لە کاتێکە ڕقەکە شتێکی ڕێی تێچێت کە من ڕقم لە کردەوەی مرۆڤێکە بەڵام کینە هیچ شتێک نییە و لە ناخەوە ئاگری ڕق و تووڕین بەرامبەر ئەم مرۆڤە هەڵگیرساندووە بەڵێ طبعا وەک باسم کرد ئینسان کە کەسێکی خۆشەوێت دەبێ بە دوواداچوونێک بکات و پرسیار لە خۆی بکات بۆچی من ئەو ئینسانم خۆشەوێت و لە بەرامبەریش ئەگەر ڕقم لە کەسێکە پرسیار لە خۆم بکەم بۆچی من ڕقم لەو کەسەیە ئینسان مرۆڤ خوا جەل شەنهو ڕێزی لێگرتووە کە من و ئەو مرۆڤە شایستەی هەڵە و کەم و کورتیە شایستەی وەیە غەڵەتی بکە شایستەی وە جاری وایە خەتمێک لەسەر دڵی خۆشی دەدا ئایا من کە کەسێکم خۆشەوێ لەبەرەوەیە کە ڕێزی خۆی گرتووە و ئەو ڕێزەی کە خوا لێی ناوە پاراستویەتی یان کە کەسێک ڕقم لێیەتی ئایا لەبەر ئەوە بووە کە سنوورەکانی خوای پەروەردگاری بەزاندووە کەلامی خوای فەرمایشتەی خوای پەروەردگاری شکاندووە بە پێچەوانی مەسلحەتی کۆی گشتی با بڵێن خەڵک ڕەفتار دەکە یان لەبەر خاتری خۆمە هەر خۆشەویستیەک هی نەفس بێ ئینسان نەک لەسەری پاداش وەرناگرێت بەڵکو بە پێچەوانەوەیە و هەر ڕقێکیش لەبەر خاتری خۆم بێ و حەفظی نەفسی بێ ئینسان تێدا گونەحبارە بێت هەتا ڕقەکەش کە تەماشامان کرد ڕقم لە کەسێکە دەبێ ئاگامان لەبێ لەبەر خاتری خۆم نەبێ وەکو ئەوەی کە جەنابەت باس کرد و قسەکەی پێشەوە عەلی کوڕی ئەبی تاڵیب باس کرد لەبەر خاتری خوای پەروەردگار ڕق لە کەسێکە لەبەرەوەیە کە فعلاً بە پێچەوانی ڕێبازی خوای پەروەردگار ئیشەکە و دژە لەگەڵ ئینسانیەت بەڵام کە مڕ لەبەر خاتری خۆم ڕقم لێتی کەواتە من ئەو حەزێکی نەفسیە و بەشی شەیطانە و هۆکارەکەی شەیطانە دەبێ ئاگام لێ بێ ئەمە لە ڕقەکە لە کینەشکەوەی جەناب باس کرد بەبێ هۆکار ڕقم لە کەسێکە زۆر جاری وهەیە خەڵکی وهەیە طبعا دەڵێ وەڵا من فلان کەسم ناکەوێتە بەردڵ نازانم هەرچەند هەوڵە دەم محاولە دەکەم ئەو کەسە نایەتە بەردڵم یعنی دیارە شتێکی ئەو کەسە کەسێکی خراپە بۆی ناکەوێتە بەردڵم یان قسەی فلان کەس ناچێتە یعنی ناچێتە دڵمەوە چونکە دڵنیام لەوە کە قسەی فلان کەس لە زارەوە دەرناچێ یعنی لە دڵەوە دەرناچێ هەر زارەتی کەواتە بۆیش ناچێتە ناو دڵی من ڕەنگە ئەو قسەی بۆ هەندێک کەس ڕاست بێ بەڵام بۆ هەندێک کەسیش هەڵە بێ یعنی کە وەختێک کەسێک قسە دەکا من ناچێتە دڵمەوە ڕەنگە خەلەل لە خۆم بێت وەختێک کەسێک دەبینم صفاتی خراپی نییە و سیمایەکی باشی هەیە و ظاهرە ئینسانێکی باشە بۆچی دەبێ من تحلیلاتی کۆمەڵە شت بکەم و نیەتی بخوێنمەوە بڵێم ئەم کەسە بۆ خوای نییە و دەبێ وا بکە وا بکە نه ئەسڵەن نحن نعمل بالظواهر والله يتولى السرائر ئێمە هەمیشە کار بە ظاهری ئینسانەکەین ئینسانێک سیمای و ئەخلاقی و خۆڕەوشتی و معاملەکردنی و قسەکردنی و ئەمانەی باشە پێویست بۆ ناکە من نیەتی بخوێنمەوە و حکم لەسەر نیەتەکەی بدەم چونکە نیەت من ناتوانم حکم لەسەر نیەتی خۆم بدەم چ جای نیەتی بەرامبەرم ئەو کینەیە کە بەبێ هۆکارە ڕق لە کەسێکە بەبێ هۆکار دەبێ ئینسان بەڕاستی کۆتایی پێبێنێ ئەگەر ئەو کەسەیە فعلا شایستەیە ڕق دەیبێتەوە بەردەوام بەوە نیەتەکە ساغکەوە کە لەبەر خاتری خوایە و ئەگەر بەبێ هۆکاریشە دەبێ ئینسان یعنی هەڵوێستەیە وەرگێ وەقفەیەک بکات و واز لەم جۆرە ڕەفتارە بێنێت چونکە بێگومان
دەرونی ئینسان وردەوردە ژەنگاوی دەکا و ناشرینی دەکا و ناخی ئینسانیش زیاتر بەرە و ناسەقامگیری و شڵەژانی زیاتر دەبێت. مامۆستا پەیوەندی بە چیەوە لە ئەمڕۆیە بەتایبەت لە هەرێمی کوردستانیشدا کێشەیەکی گەورە لە نێو مسلماناندا هەیە. مسلمانی ڕقی لە مسلمانێکی دیکەیە لەبەرەوەی کە لە مەسەبەکەی خۆی نییە، لە حیزبەکەی خۆی نییە، لە گروپ و تاقمەکەی خۆی نییە. حتا بۆ منە ڕیژدار ڕقی لە بێڕیشە، بێڕیژ ڕقی لە ڕیژدارە. بەردەوام ینی ئەم ڕقە بەردەوام لە نێوانیانە دێت و دەچێ و بووە بە شتێکی دیاردەیەک لە نێوانیانە ئەبینرێ بە ئاشکرا، ینی کەس بۆ کۆڵێ کەس ناخوێنێتەوە. پەیوەندی بەچیەوە هەیە کە ئێمە مسلمانین، یەک خوامان هەیە، یەک قیبلەمان هەیە، کەچی بۆ منە ڕقمان لە مسلمانە تەنها بە جیاوازی مەذهب و گروپ و حیزب. ئایا ئیسلام ئەمە قبوڵەکە؟ بالضبط دەست خۆش بێت. ئێستا دیاردەی ڕق و غینە زۆرە و باوە، با بڵێن زاهرەیە کە فعلەن لە حاڵەت دەرچووە. ئێستاش ئەوانەی کە عامیلی خەیرن و تۆوی خۆشەویستی و محەبەت لە نێو خەڵکە بڵاوکەنەوە ئەیچینن و بۆنی خۆشەویستی با بڵێن بڵاوەکەنەوە، ئەمانە چینێکی ڕەنگە بڵێم زۆر کەمن. ئەوانەیشی کە هەمیشە تۆوی ڕق و قینە دروست دەکەن و بڵاوی دەکەنەوە و وا دەکەن کە خەڵک لەسەر ئەو ئاساسە پەروەەر دەکەن کە ڕقی لە بەرامبەر بێتەوە، لەبەرەوە کە خاوەنی ڕەئیەکی جیاوازە، لەبەرەوە کە بە شێوازێکی تر بیرەکاتەوە، لەبەرەوە لە حیزبێکی ترە، لەبەرەوەی هەڵگری بیر و ڕایەکی دیکەیە، لەبەرەوە کە لە مەذهبێکی ترە. ئەمانە زۆرن، بەڵام لە ڕاستیدا ئەمان هەموو نامەشروعن و هەمووشە مەمنوعن. ئێمە من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله فقد استكمل الإيمان. إنسان إيمان دار كخواني إيماني كابل به أو كلبر خاطر خوا كسيك خوشوي ولا بر خاطر خوا رقيليتي لبر خاطر خوا دبخشي ولا بر خاطر خوا بروجار دسي دقريتوا نقل بر خاطر حزب آخر أما جورك لا بابلين هلا تيجيشتن مع الذين إنسان كمسلم دبيته مسلمان مسلم أو كسي كمل كذ دبيت بر لهموشتك دلي خوي تسليم دكات دڵی خۆی تەسلیمی خوای پەروەردگار دەکات. خوای پەروەردگار چی پێ باش بوو ئەوە دەخاتە ناو دڵی، خۆشەویستی ئەو شتە دەخاتە ناو دڵی. و خوای پەروەردگار چی پێ با بڵێن ناخۆش بوو لە لای خوای پەروەردگار شتی ناشرین بوو، خۆشەویستی ئەم شتە لە دڵ و دەرونی فڕێ دەدات. من بۆ ڕقم لە کەسێک بێ کە هەڵگری تەنها لەبەرەوە کە بیرۆڕایەکی لاوەکی لە ڕووی فەرعیەوە لەگەڵ من جیاوازە. هەموو ئینسانەکان جیاوازن ولا يزالون مختلفين. بەردەوام ئینسان جیاواز بیر دەکاتەوە، ژینگەمان جیاوازە، پەروەردەکردنمان جیاوازە، شوێنی تێگەیشتنمان با بڵێن ئاستەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی اقتصادەوە شتەکان جیاوازن کە جیاوازیمان هەیە لە هەر لە بنیاتەوە طبیعیشە ئێستا لە موقیفە لە بیرکردنەوەدا لە هەڵوێستی سیاسیدا شتەکان جیاواز بن، لە هەڵوێست هەتا لە هەڵوێستی فقهیدا جیاواز بن. یعنی بۆ دەبێت مسلمانێک ڕقی لە مسلمانێک بێت لەبەرەوە یعنی مذهبەکەی جیاوازە. سەر مذهبەکان کاتی خۆی ڕقیان لێکتری بوو، پێشەوانی وەکو ئیمام ئەبوو حەنیفە، ئیمامی مالیک، ئیمامی شافعی، ئیمامی ئەحمەد کەوانە سەر مذهب بوون، ئایا لە نێوانیانە ڕێز و حورمەتی تەواو نەبووە؟ ئیمامی ئەبوو حەنیفە کە بەر لە هەموویان بووە، لە هەمووشیان لە پێشتر بووە، ئایا ئیمامی مالیک کە لە دوای ئەو هاتووە ڕێز و حورمەتی زۆری لێ نەناوە؟ بە گەورەی باسی نەکردووە؟ ئیمامی شافعی کە لە دوای ئیمامی مالیک هاتووە ئایا بە گەورەی سەیری ئیمامی مالیکی نەکردووە و ڕێز لە بینیانە نەبووە؟ پاشان ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد باماشێوە. هەموو زانای گەورەکان جیاوازی ڕایان هەبووە، بیر و بۆچوونیان لێک جیاواز بووە، لەگەڵ ئەو پەڕی جیاوازی ڕاو بۆچوونیشان ئەو پەڕی ڕێزیان لێکتری گرتووە. ئەوە ئەتباع و شوێن کەوتەکانیانە لەبەرەوە کە عیلمیان کەمە، زانستیان کەمە و عالمین متعالمن، زانانین خۆ بە زانازانن، ئەمانە لە نێوان خۆیاندا ڕق و قینە دروستەکە. ئەجینا کەسێک عیلمی هەبێ ڕقی لە بەرامبەر نابێت لەبەرەوە کە با بڵێن ڕاو بۆ چوونە فقهێکی جیاواز بێت. ئیتر لە ئێستاشە لە مسلمانانە طبعا ئێمە ئەگەر لەنێو کۆمەلگای مسلمانان باسی تەیارات و تەوژمی غیرە دینی و غیرە ئیسلامی بکەین، ئەوە بێگومان بۆ خۆیان لە یەکەم خاڵیانەوە لە ئەساسی تەفرەقە و دووبەرەکی و ڕق و قینە دروستکردن ئەمانە دروست بوون. بەڵام لەنێو مسلمانانە حەیفە و جێی داخە مثلا
مسلمانانی ملتزم ئەهلی دین ئەهلی التزام ئەهلی مزگەوت ئەوانی کە ڕۆژوو دەگرن نوێژ دەکەن وەکو یەک ڕوو لە قیبلە دەکەن بەیەکەوە شەهادە و ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله دەڵێن بەیەکەوە داوای بەهەشت دەکەن بەیەکەوە داوا دەکەن خوای گەورە لە جەهەنەم بیان پارێزێ کەچی دژایەتیان هەبێ ئەمە سەلەفیە ئەمە خەلەفیە ئەمە سۆفیە ئەمە مەذهبیە ئەمە ئەشعەریە ئەمە شتێکە مخالفی شەرعە بە تەئکید ئینسان کە ڕقی لە مسلمانێک بێتەوە بەس لەسەر ئەوە کە ڕاوەتونی جیاوازی هەیە نەک پاداش وەرناگرێت طبعاً بە دینەوە دەیکا بە ناوی دینەوە دەیکەم من ئەم جۆرە ڕقی کە هەمە لەگەڵ بەرامبەرەکەم لەبەرەوە کە بیر و ڕامان لێک جیاوازە من واتێ دەگەم ئەم ڕق لێبوونەوەم دینداریە پاداش وەرەگرم تێیدا بەڵام لە ڕاستیدا سزا وەرەگرم پاداشتم نییە سەوابم نییە بەڵکو عیقابم هەیە دەبینسان ئاگادار بێ ئەم بۆچونە جیاوازان هەر هەبوون لە ڕووی عەقیدەیەوە هەبووە نەک لە ڕووی فقهیشەوە بەڵکو لە ڕووی عەقیدەیشەوە کاتی خۆی لە سەردەمی سەلەف و زانانی پێشین جیاوازی و ڕابۆچوون هەبووە اینجا ئەم دوزار مثلا ئەوەی کە ئێستا لەنێو خەڵکە زۆر باوە لە حاڵەتە با بڵێن سیاسیەکەی کە خەڵک ڕقی لە یەکتریە بێگومان وەکو باسم کرد تەوەژم و تەیاراتی علمانی ئەوانە خەڵک بەو ئاراستە دەبا کە ڕقینە لە خەڵکە دروستکە لە ئەسەر ئاسی تاک و خێزان و کۆمەڵگایش بەڵام ئەوانەی کە فکرێکی ئیسلامیان هەیە پاشخانێکی ئیسلامیان هەیە هەمیشە دەبێ قسەکانیان بەم جۆرە بێ ئەوەی کە دەری دەبڕێ لە پەیامیە لە نووسینیا لە کۆمنتێکە لە فەیسبووکە لە غەیری ئەمە دەبێ خزمەت بەچی بکە خزمەت بە چەسپاندن و پتەوکردنی دینداری بکە لە کۆمەڵگا و خزمەت بە زیاتر تۆکمەکردنی برایەتی بکە لە مسلمانان ولكن كونوا عباد الله إخوانا عبدی خوابن لە نێوان یەکتریشا خوشک و برای یەکتری بن هەر پەیامێ خزمەت بەم دوو ئاراستێنەکە خزمەت بەوەنەکە عەبدایەتی لە بۆ خوا پتەوترکە و برایەتیش لەنێو خەڵکە زیاترکە ئەو پەیامە پەیامێکی یان ئەم نووسینە ئەم قسەیە ئەم ڕیسالەیە لە ڕاستیدا هەڵگری پاشخانێکی ڕاستەقینەی ئیسلامەتی نییە و دەبێت ئینسان فریای خۆی کەوێ لەبەر خاتری با بڵێن هەڵوێستێکی ناشەرعی دەرونی ئینسان دنیای خۆشی و قیامەتی خۆشی با بڵێن بە ئاراستێک نەبات کە دوایی ئەسەف و خەمی لەسەر بخوات. وەک گوتمان ڕق و ڕقلێبوونەوە زۆر جار شتێکی دەرونی و مرۆڤ ئەتوانێت دەریشی نەمڕێ بەجەستەیەوە دەرنەکەوێ و کاریگەری بەسەر خەڵکی دیکەوە دروست نەکە لە حاڵەتێکی وایە بەتایبەت لە نێو گروپ و مەزهەب و حیزبی ئیسلامیدا تا چەند ڕق و ڕقلێبوونەوە یان بوونی ڕق لە دڵ و دەرووندا بەرامبەر بۆ حیزب و گروپ و مەزهەبەی لە بەرامبەرتەوەیە ئەویش وەکو تۆ کار بۆ دینی خوا و بەرنامەی خواکە تا چەند ئاشتی کۆمەڵایەتی لە ناو دەبا و تەفرەقە و پەراگەندەی دروستەکە لە کاتێکە بەجەستەشەوە دەرنەبڕاوە و ڕنگدانەوەی نەبووە. بەڵێ وەک باسم کرد ئەوەی لە ئیسلامەتی لە کڕۆشی ئیسلامەتی تێگەیشت بێت دەزانێت ئیسلام هاتووە بمانکە بە عەبدی خوا بە خوشک و برای یەکتری ئەو خودایی کە فەرمانمان پێەکا لە خواترز بین هەر ئەو پەروەردیگارەشە پێمانە فەرمێ لە بینی خۆمانە لە نێوان خۆمانە چاکەکار بین خدا پێمانە فەرمێ لە بەش ئاەتێک بەیەکەوە واتقوا الله وأصلحوا ذات بينكم تەقوای خوا بکەن و نێوان خۆشتان چاکەن و باشیکەن تەقوای خوا بەبێ چاکەکاری لەگەڵ بەندەکانی خوا شتێکی ناتەواوە وەک دەڵێن دوو ڕووی دراوێکن خواناسی و مرۆڤ دۆستی ڕێزگرتن لە بەرامبەر بە تایبەت کەسێک کە هاوبیری ئینسانە هاودینی ئینسانە ئینسان دەبێت ئەگەر هەر کارێک هەر هەڵوێستێک هەر پەروەردەکردنێک وا خزمەتی نەکرد دەبێت بزانین دوورە لە ئیسلامەتی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە با بڵێن دروستکردنی برایەتی نێوان مسلمانان لە کارە هەرە لە پێشینیەکانی بوو کاتێک کە بەرەو مەدینە چوو دەوڵەتی ئیسلامی لەسەر ئەو ئەساسە دروست بوو خەڵک بەندە بێ بۆ خوا جەل شأنه برا بێ لەگەڵ یەکتری خوشک و برا بن لەگەڵ یەکتریە ئەو تەئاخی کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام دروستی کرد لە بینی مهاجرین و ئەنسار بۆ ئەوە بوو کە هەمیشە مسلمان ئەوە وات تەماشای یەکتریکەن خوای پەروەردگار ئێمەی وەکو ئیماندار کردووە بە برای یەکتری ئەو مسلمانەی لە بەرامبەرت کە لە حیزبێکی جیاوازە بۆ لە حیزبێکی ترە یان هەڵگیری فکرەیەکی ترە کە حیزبیش نییە مەثەڵەن سەلەفیە یان سۆفیە یان هەر شتێکی ناوێکتری لێبێت من دەکەومە مووقیفێکەوە یان دەبێت بڵێم ئەو کەسەی بەرامبەرم کەسێکی کافرە کەمە جورئەتێکی گەورەی دەوێ کەسێکی ئیماندار کەسێک بۆ خۆی شەهادە دێنێ بۆ خۆی دەڵێ مسلمانم ئیسلامەتی دەکا من جورئەتی ئەوە بکەم بڵێم کەسێکی کافرە بەس لەبەرەوە بۆ چونمان جیاوازە لە شتی فەرعی بێگومان ناوێرم بێگومان ئەو جورئەتەمان نابێ
ئەگەر توانیمان ئەو جورئەتەمان بە خۆماندا ئەو پەڕی نەزانیە تۆ مسلمانێک کافر بێگومان ناتوانی لە کەسێکی سەلەفیەوە بگرە ناتوانێت سۆفی کافرکە مەگەر یعنی زۆر کەسێکی جاهل بێ بە دینەکەی خۆی کەسێکی سۆفیش بە ماشەوە ناتوانێت سەلەفی کافرکە مەگەر زۆر جاهل بێ بە دینی خۆی پەروەردگار لەو حیزبەکانیش حیزبە ئیسلامیەکانیش وایە ناتوانێت بەرامبەر کافرکەی کەواتە ئەوەی بەرامبەرت مؤمنە مسلمە مؤمنە خوا دەفەرمێ إنما المؤمنون إخوة ئیمانداران هەموویان برای یەکترین ئەڵێ لەو کە ئاستەنیە ئیمانەکەی بەو جۆرە نییە باشە مسلمە پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی الصلاة والسلام المسلم أخو المسلم لا يظلمه ولا يحقره ولا يسلمه ئیماندار برای مسلمانە یان مسلمانێک برای مسلمانەکەی ترە برا خوشکن لە بین یەکتریە کەواتە زوڵمی لێ ناکە وسوشی ناکە و زەلیلی ناکە کەواتە ئەوە هەڵوێستی ئێمەیە وەختێک با بڵێن بۆ چونێکی جیاواز دروستە بێ لە شتە ئوسولیەکان لە شتە با بڵێن کە بنەمایش دینداریمان نین ئەوانە نین کە ئێمە لەسەری بوون بە مسلمانە و بەهۆیانەوە دەچینە بەهەشت یا خوای گەورە پەنامە بدا دەچینە دۆزەخ ئەوانە نین کەواتە شتی فەرعین ئەو شتە فەرعیانش زۆر بە شێوازێکی ئینسان بە سادەیەوە تەعامل لەگەڵ بکە ئەم جیاوازی هەر هەیە و ئەوەش لە ڕاستیدا تێگەیشتن لە کڕۆژی ئیسلامەتی کە من برای مسلمانی خۆمم قبول بێت بەو جۆرەی کە بیرە کاتەوە مادام مخالفی وەکو باسم کرد ئەو دەقانانی کە ئینسان پێی خوا نەخواستە کافر دەبێیان بێگومان مسلمان دەبێت بەڵێ جار مامۆستا من ڕقێکی شخصی و تایبەتی خۆم هەیە لەگەڵ جەنابتا بەڵام بەرگێکی ئاینی بەسەردا دەدەم دێمە مزگەوتەکەی جەنابتەوە دەڵێم تەجویدەکەی تەواو نییە عەقیدە و وەلاءوبەرائی تەواو نییە کار بە قسە و گفتارەکانی ناکە وإلى آخره يعني ئەمەوێ ئەو ڕقەی کە هەمە بەرامبەر بە تۆ بەرگێکی ئاینی بەسەردا بدەم و وەکوڵێ شەرعەتی پێ بدەم شەریعەتێکی ئاینی ئەمە تا چەند یەکێکی دیکەیە لەو حاڵەتە خراپانەی کە ڕۆژانە ئێمە بە بەرچاوی خۆمانەوە ئەیبینین و تا چەند کۆمەڵگە بەرەو خراپی و هەڵدێرانە بە ئەوە یەکێکترە لەو فێڵانەی کە شەیطان لە ئینسانی دەکات لە ڕاستیدا فێڵێکە و ئینسان ئەگە هەستی پێ بکات بەردەوامیش بێ لەسەری دیسان ئەمە جارێکتر خۆ خەڵەتاندنە و ئەگە هەستیشی پێ نەکا بێگومان ئەمە جۆرێکە لە خیداع و مەکری شەیطان بەرامبەر بە ئینسان دەبێت ئینسان وریا بێت من کە ڕقم لە کەسێکە زوڵ مستەمێکی گەورەیە ئەو ڕقەی خۆم بەرگێکی دینی بەرگێکی ئیسلامی پێ با بڵێن لەبەر بکەم بیخەمە نێو قاڵبێکی دینداریەوە بەڵام بۆیە ڕقم لە فڵان کەسە لەبەرەوە صفاتی وایە لە کاتێکدا کە لە ڕاستیدا من ڕقم لێتی لەبەر خۆم وەکەوەی باسمان کرد حەسادەتێکە من ڕقم لە فڵان کەسە لەبەرەوە کە لە من هەمیشە لە پێشتر بۆیە ڕقم لێتی بەڵام ئەگەر لە کەسێک لە دوام بوومایە هەر باسم نەدەکرد بەڵام بۆیە هەمیشە با بڵێن لە پێشەوەی منە هەمیشە لە فەوقی منە لە ڕووی عیلمەوە بێ لە ڕووی مادیەوە بێ لە ڕووی قبولیەوە بێ لەو خەڵکە بۆیە دەمەوێت لە شخصیت و لە کەسایەتی بدەم بەڵام چۆن بتوانم لە کەسایەتی بدەم بەوە کە عیبەکانی باسکەم جاجاری وهەیە عیبیشی نییە بەڵام عیبی لێ دروستەکەم جاروای ئەوەندە بە دیقەت گوێ لە قورئانەکەی دەگرم یان ئەوەندە بە دیقەت گوێ لە وتارەکەی دەگرم بۆی بتوانم لە خلالی 40 دقیقە قسەکردنی ئەو ئینسانە تەنها نیو دقیقەیەکی لێ وەرگرم ئەوەی دیکە هەمووی لاب بدەم ئەو نیو دقیقەیە بیکەم بە قسەیەک و لە نێو خەڵکە بەڵاوی کەمەوە یان با بڵێن لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوی کەمەوە لە دەستگایەکی ڕاگەاندن با بڵێن بڵاوی کەمەوە بڵێن فڵان کەس ئەو قسەی کرد لە کاتیدا 40 دقیقە قسەی کردووە 39 دقیقە قسەی باشی کردووە ئەم دقیقەیان ئەم نیو دقیقە قسەیەکی کردووە دێم باوەی دەکەم لە ڕاستیدا هەموو ئینسانی غەڵەت دەکات طبعا بەڵام پێغەمبەرمان وای پێفەرمووی عەلەیهی سڵاو وسلام کە فەرمووی دین نەسیحەتە الدین النەسیحە دینداری بریتە لە دڵسۆزی بەرامبەر بە خوا جەل شەئنوه بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرامبەر بە کتابی خوای پەروەردگار بەرامبەر بە ئایمەی مسلمانان بەرامبەر بە عامەتی مسلمانان من کەزانیم کەسێک هەڵەی کرد بۆ ناچم ڕوبەڕوو پێ بڵێم فڵان کەس مامۆستاجیان کاک فڵان ئەم هەڵەیەت هەیە ڕاستی کەرەوە بۆ قیامەتیشم باشە بەڵام کاتێک کە ڕخنم لێتی لە لای خەڵک باسیەکەم تووشی دوو گوناح دێم لەبەرەوەی کاتی بەرنامەکەم کەمی ماوە ناچارم ئەو چەند خولەکەی کە ماومانە دابەشی کەم بەسەرە و پرسیاراندا خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم لە قورئان و فەرموودەدا چۆن مەدح و سەنای ئەو کەسانە ئەکەن کە لەبەر خاتری خوا ڕق و بغزی خۆیانە خۆنەوە و هەمیشە باڵی بەزەیی و میهرەبانی و ڕەحم و ئاشتەوایی ڕائەخەن بۆ کەسانی دیکە ئەو کەسانی کە هەڵەیان بەرامبەر کردوون
بله دەست خۆش بێ مامۆستا ڕیاض. طبعا فعلا ئینسان خۆی پەروەردەکە و خۆی ڕابێنێ لەسەر ئەو ئەساسەی کە خوا داوای لێ کردوین جەل شانه و پێغەمبەر صلی الله علیه وسلم پێڕاگەیاندوین. خوای پەروەردگار پێمانە فەرمی یەکێ لە صیفاتی ئیمانداران چییە؟ والذين يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان. أم صفتي إيمان داران رنگ زورك لإما بيشيلمان كردبه و پشجومان خستبت. بلام خوال قرآن بصفات إيمان داران الراستقين باسي كردوا. أفرميش لصفات إيمان داران أويا دعاء دكن لخوا دپارنوا. إنسان دعاء دكا داوشتێک دەکەی کە لەلا زۆر بە قیمەت و گرانبەها بێت. خوا دەفەرمێ ئەم خاڵە زۆر گرنگە و گرانبەهایە ئاگاتان لێبێ. ئیمانداران لەخوا ئەپارێنەوە ئەڵێن خوایە خۆش ببیت لە برا و خوشکانمان کە بەر لە ئێمە بە ئیمانەوە ڕۆیشتۆن لە سەردەمی ئێمە نین وەفاتیان کردووە. خوایە لەوان خۆش بیت. ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا. خدایە لە ناخماندا ڕق و قینەیەک دروست نەبێ نەیخێتە ناو دڵمان بەرامبەر بە هیچ ئیماندارێک. پێشتر ڕۆی بابڵێن وەفاتی کردبێ یان ئێستا لە ژیاندا بێ یاخود دوای ئێمە مەثەڵەن ئێمە ناومان نەبیستی بێ بە خزمەتی نەگەیشت بین. خوا ڕقمان لە هیچ کەسێک نەبێتەوە. کەواتە ئەمە پێمانە فەرمێ ئەی مسلمانینە ئیمانداران هەمیشە ئاگاتان لێبێ دڵێک کە ئیمانی بەخوای پەروەردگار هەیە دڵێک کە ئیمانی تێدایە نابێ ڕقی تێدا بێ. ئیمان بەخوا لەگەڵ ڕق لەگەڵ بەندەکانی خوا دوشتی جیاوازن. دوعا بکە هەمیشە لەخوا بپارێەوە. پاشان پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئایا پێتان بڵێم کێن ئەوانەی ئەهلی بەهەشتن؟ کێ ئەو کەسەی کە ئەهلی بەهەشتە ئیماندارێکە توانی بڵێ کەسێکی بەهەشتیە؟ كل مخموم القلب صدوق اللسان. ئەو دوو صیفەتێ هەبێ. کەسێکی ڕاستگۆیە لە ناخیشیدا لا يعرف الحسد ولا البغض. نازانێ حەسادەت چییە نازانێ ڕقینە چییە. ڕقی لە کەس نیە. کەسێکی پاکە وەکو ئەوی کە تۆ باست کرد زانت باست کرد شەوان کە دەخەوێت لەناو دڵیدا ڕقی نییە بەرامبەر بە هیچ کەسێک. دەڵێ گەردەنی هەمویان ئازاد بێ. ئەمە خوای پەروەردگار سینە ساغی خۆمان دڵسافی خۆمانی بەستۆتەوە بەوەی کە خوا لێمان خۆش بێت. یعنی ئینسان ڕقی لە کەسێکە چونکە زۆڵمی لێ کردم خوای پەروەردگار ئەفەرمێ حتا ئەگەر زۆڵمیشی لێت کردبێ خراپەیشی بەرامبەرت کردبێ عەفوی بکە خوا عەفوت دەکا. ألا تحبون أن يغفر الله لكم فاعفوا واصفحوا. ئەگەر حەز دەکەن خوا لێتان خۆش بێ خوای پەروەردگار گوناحەکانتان هەڵوەرێنێ پاکتان کاتەوە لە بین یەکتریە چاوپۆشی لە یەکتری بکەن. فاعفوا یەکتری عەفو بکەن و چاوپۆشی لە یەکتری بکەن. عەفو یعنی گوناحەکە بزرکە و پەڕێکی نوێ هەڵدەوە ژیانێکی نوێ بەرامبەر بە یەکتری دەست پێ بکەن. حتا لە یەکێ لە ئاەتەکان خوای پەروەردگار بۆمان باسەکە کە ولا تستوي الحسنة ولا السيئة. طبعا ئەم ئاەتانە ئەگەر ئینسان بیکە بە بنەمای ژیانی خۆی و تعاملی لەگەڵ خەڵک لە ڕاستیدا ئینسانێکی زۆر دڵساغ و دڵساف دەرەچێت. خوا دەفەرمێ جەل شانه ولا تستوي الحسنة ولا السيئة. هەرگیز چاکە و خراپە وەکو یەک نین یەکسان نین. ادفع بالتي أحسن. کامیان لە کام کردار لەو کردارانە کامیان لە هەمویان باشترە ئەویان ئەنجام بدە. ئەفەرمێ فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. ئەو ئینسانەی لە نێوان تۆ ئەو کەسەدا دژایەتی هەیە دەبێتە دۆستێکی زۆر خۆشەویستان. بەڵام خوا دەفەرمێ وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم. کەسێک ناتوانێت بگاتە ئەو پایە ئەو پلەیە إلا کەسێکی سابر و خۆڕاگر نەبێت کەسێکی بە ئارام نەبێ کەسێکی ئارامگر نەبێت ناتوانێت بیگاتێ و إلا کەسێکی دەتوانێت بیگاتێ کە خاوەنی حەظ و بەشێکی گەورە بێ لە چاکەدا لە گەورەیدا. بۆیە لە مەوزوعی با بڵێن سینە ساغی دڵسافی لە ئیسلامەتی بێگومان پانتایەکی گەورەی گرتووە و ئینسانی ئیماندار پێویستە خۆی ڕابێنێ و خۆشی لەسەر ئەمە ساسە پەروەردە بکات. مامۆستا گیان ڕق و ڕق لێبوونەوە چه ئاسەوار و کاریگەریەک بەسەر درودەرونی تاک و خێزان و کۆمەلگە و بەجێ دەهێڵێ و چۆن ڕەنگ دەداتەوە لە ژیانی تاکەکان و کۆمەلگەدا. مامۆستا ڕیاض هەر کەسێک لە ناخیدا ڕقێک هەبێ کە ڕقێکی نەفسی بێ ڕقێک بێ لە شەیتانەوە بێت ڕقێکی شەیتانی شەهوانی ئەنانی بێت ئەو کەسە بەر لەوەی زیان لە بەرامبەری بگەێنێت زیان لە خۆی دەگەێنێت. چونکان ئینسانی حاقید و ئینسانی حاسید ژیانی خۆی تاڵەکات ئەگەر دەسەڵاتیشی هەبێ ڕەنگە ژیانی بەرامبەریشی تاڵکات. بەڵام بەر لە هەموو کەسێک زیان بە خۆی دەگەێنێت. بڕوا بکە ئەو کەسەی کە لە ناخیدا ڕق چەسپاو بووە ڕق وەکو دارێکی پتە و ڕەگی دابتاوە
ئەو کەسە ناتوانێت چێژ لە ژیانی خۆی وەرگێت، ناتوانێت چێژ لە ژیانی خێزانی خۆی، ناتوانێت لە ژیانی کۆمەڵایەتی خۆی، ناتوانێت لە ژیانێک کە هەتا هەبوونیش بێت، هەتا لە هیچیشی کەم نەبێت. بەڵام مادام ڕق لە ناخیدایە، بەختەوەری ئینسان بە جیرفانی نییە خۆ طبعاً، بەختەوەری ئینسان بە جلوبەرگەکانیەوە نییە طبعاً، بەختەوەری ئینسان شتێکە پەیوەستە بە دڵی ئینسان. ئەو دڵی ئینسان چەندە سەرقاڵ بوو بە ڕق و قینە، بە حەسادات، بە ڕق بوونەوە لە خەڵک، سەرقاڵ بوو بە خەڵک و ئیشی کرد لەسەر حسابی خەڵک، ئیشی کرد لەسەر داڕماندن و لەناوبردن و با بڵێن لەناوبردنی مەساڵح و ژیانی خەڵک، ئەم دڵە ماندووترە، ناڕەحەتترە، هەمیشە سەرقاڵە، یعنی بە جۆرێکە خەو لەو ئینسانە ئەزڕێنێت و ژیانی تاڵەکە و وای لێ دەکات یعنی نەتوانێت چێژ وەرگێت، تەنەعوم بکە لەو ماڵی کە هەیەی، لەو ژیانە کۆمەڵایەتی هەیەی، لەو ئاسوودەیی کە هەیەی، هەمووی لێ تێکەچێ. بۆیە لە ناخی ئەو ئینسانە شڵەژاویەکی زۆر دروستە بێ و ئینسان هەست بە ئیستیقراری دەرونی خۆی ناکە، هەست بە ئارامی دەرونی خۆی ناکە بە هیچ جۆرێک. و وەکو باسیشم کرد، لەبەر ئەوە حاڵەتێکی نائاسایی دەرونیە، ئینسانێکی نائاسایی دروستە بێت. ڕقی لە هەموو ئینسانێکە حەزەکە بەردەوام ئیش بکات لەسەر بەرامبەری. ئەو هەر کەسێک کە گوێی لێ بوو باڵێن لەنێو خەڵکە ڕێزی هەیە، حەز دەکات ناوی بزڕێنێت، تەشهیری پێ بکە. جا مامۆستایەکی ئاینیە، بانخوازێکە، سیاسیەکە، کەسێکی کۆمەڵایەتیە، کەسێک لەنێو خەڵک و گەڕەکە، کەسێکە ڕێز لە گیراوە، خەڵک سیقەی پێەکە، ئاعتیبارێکی هەیە لای خەڵک، حەز دەکات ئیشی لەسەر بکە. بە چاوی سووکەوە سەریان دەکە، بە حەقارەتەوە بە خراپی باسییانەکە، بەس بۆ ئەوەی بیان خاتە ژێر پێی خۆی بەشکەم بە ئومێدەوەی لێو خەڵکە زیاتر بەرز بێتەوە. بەڵام ئەو کەسانەی لەسەر با بڵێن حسابی خەڵک دەیانەوێ بەرز بن، هەمیشە خوا جەل شەئنه زەلیلیانەکە. من تەکەبەرە وەکو گوتراوە تەکەسەرە، ئەوەی دەیەوێت خۆی بە گەورە پیشاندا لەسەر خەڵک بە چاوی سووک تەماشاکە، بە زەلیلی تەماشایانکە، سووکیانکە، خۆی گەورە بێ، خوا فەرمێ خوا دەیشکێنێت، لەو خەڵکە دەیشکێنێ. لەنێو کۆمەڵگاشە، یعنی ئێستا سیر کە لەوان دوو هاوسەرە، ئەوەی ژن و مێردێک کە ڕق لە بینیان هەبێت، ئەتوانن چێژ لە ژیانی یەکتری وەرگرن، ئەتوانن ڕێز لە یەکتری بگرن، ئەتوانن گوێ لە یەکتری بگرن، ئەتوانن ڕازی یەکتری با بڵێن حساب بۆ بکەن، ناتوانن. ژیانیان تاڵ دەبێت با بە یەکۆش بن، با لە چوارچێوەی خانوویەکیشەوە بن. جایتر بۆ خێزانەکانیش باماشەوە، کۆمەڵگاش باماشەوە. مامۆستا تەنها یەک خولێکم ماوە، گەر پێم بڵێ بەچی چارەسەری ئاگر و ڕەشەبای ڕق بکەینەوە لە ژیانی ڕۆژانەماندا، هەر یەکێکمان هەڵگری بەشێکی جزئین لە ڕق و ڕقلێبوونەوە بەرامبەر بە دیاردەکانی دەوروبەرمان، بەرامبەر بە خەڵک، بەرامبەر بە تەنانەت سروشت و گیان لەبەرەکانیش. چۆن ئەم ڕقەی خۆمان دامرکێنینەوە و لە بری ڕق، ئەڤین و خۆشەویستی و بەزەیی بەرامبەر بە خەڵک و سروشت و دەوروبەر و ژینگە دەرببڕین. خاڵێکە لەبەرەوە کە کاتەکە کەمە، خاڵێک زۆر گرنگە، ئەوش ئەوەی ئینسان بزانێت ژیانی دنیا ژیانێکی کاتیە. بە ڕق بوونەوە لە بەرامبەر من ناتوانم هیچ شتێک زیاد بکەم، تەنها ئەوە نەبێت کە من ژیانی خۆم و خۆشەویستی و بەختەوەری خۆم کەم دەکەمەوە. چاومان لە پاداشتی خوای پەروەردگار بێت. کەسێک لە بەرامبەرم هەڵەیەکی هەیە لەگەڵما، باوەکو ئیماندار تەسامح و چاوپۆشیم هەبێ لە بەرخاتری خوای پەروەردگار، یان لێی خۆش ببم، یان هەوڵ بدەم بەسەر دەرونی خۆمان زاڵ ببم و ئەو ڕقوقینە دەرونم دانەگرێت. چونکە هەر کاتێک ڕق لە بەندەکانی خوای پەروەردگار هاتە ناو دڵ و دەرونمان، خۆشەویستیمان لەگەڵ خوای پەروەردگار لاواز دەبێت. چونکە هیچ کەسێک ناتوانێت بەڕاست بەندایەتی خوا بکە لە کاتێکدا ڕقی لە بەندەکانی خوای پەروەردگار بێت. کەواتە بە ئاگامان لەوە بێت، بەر لەوە کۆتایی بەم ژیانە کاتێمان بێت، بە سینەیەکی ساف بچینەوە بۆ خزمەتی خوا. چونکە خوای پەروەردگار فەرموویەتی لەسەر زبانی ئیبراهیم خەلیل صلى الله تعالى عليه وعلى نبينا، فەرموویەتی يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ڕۆژ قیامەت نەماڵ، نە منداڵ، نە کەسوکار، نە عاشرات، نە پۆست، نە مەکسب، هیچ شتێک سود بە ئینسان ناگێنێ إلا ئەو ئینسان نەبێ بە قەلبێکی سەلیم، بە دڵێکی ساغەوە بێتە خزمەتی خوای پەروەردگار. و پێغەمبەرمان عەلەیهی سڵات وسەلام هەمیشە سینەیەکی صافی بووە. بەڵێ زۆر سپاس دەکەم مامۆستایان، لەبەر کەمی کات ناچارم قسەکان پێ ببڕم. زۆر سپاس دەکەم و خوای گەورە پاداشت بداتەوە و بە دوور بین لە ڕق و ڕقلێبوونەوە بەرامبەر بە دەوروبەر و ژینگەکەمان. زۆر سپاس دەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تام ساتە بینەری بەرنامەکەمان بوون. تا بە یەگەیشتنەوەیەکی تر بە خوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.